بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی حەڤدەم. بەسەرهاتی بارزانیەکان لە عێراق. لە بەشەکانی ڕابردوودا بەسەرهاتی بارزانیەکانمان لە یەکێتی سۆڤێتدا باس کرد. ئێستا دەگەڕێنەوە سەر بەسەرهاتیان لە عێراق. ئەمان سەر ڕای ئەو هەموو تەقەلایی لەلایەن نیشتیمان پەروەرانی کورد و عەرەبەوە دەدرا لە دەست ڕاونانی پۆلیس و دادگا ڕزگار نەبوون، ئاوارەیشان هاتە ڕێ. کابینەی ساڵح جەبر بەرامبەر بەو تەقەلایی وازێنان لە بڕیاری خنکاندنی 4 ئەفسەرەکە و دوورخستنەوەی بارزانیەکان لە عێراق خاوەنی بڕیارن نەبوو. دوایین قسە فەرمانی ئینگلیز بوو کە فەرمانڕەوایی ڕاستەقینەی عێراق بوون. حکومەتەکان و هەردوو ئەنجومەنی نوێنەران و ماقوڵان تەنیا پارچە مەقەبایەک بوون و ئەوەیان دەکرد کە ئینگلیز دەیانویست. بارزانیەکان پاش ڕۆیشتنیان بۆ کوردستانی ئێران و ئەو هەموو فیداکاریەی لە پێناوی کۆماری کوردستاندا کردیان و دوجاریش پەنابردنە بەر یەکێتی سۆڤێت. بە جارێک ڕێک و کینەی ئینگلیزیان لە خۆیان وریژاند و ئەم کارانەیان بە تاوانی گەورەی لێ نەبوورا و دانا و پاڵیان بە حکوومەتی عێراقەوەنا چێ لە دەست دێ لە ئاست بارزانیاندا بیکە. لەسەر ئەوە شێخ ئەحمەدی بارزانی و برا و کوڕەکانی و کوڕی برایەکانیان گواستنەوە بۆ بەندیخانەی بەسڕە و بڕیاری دادگەی عورفیان پێڕاگەیاندن کە لە ساڵی 1945دا دەرچوو بوو لەبارەی خنکاندنیانەوە. هەموو نێرینەکانی لە 18 ساڵ بەرەو ژوور بۆ گرتیگەکانی مووسڵ و کەرکووک. خێزانی شێخ ئەحمەد و خزمەکانی دوورخرانەوە بۆ کەربەلا و خێزانی بارزانیەکان بەسەر پارێزگاکانی هەولێر و مووسڵ و کەرکووکدا دابەش کران. ژنەکانیان ناچار بوون کار بکەن چونکە پیاویان لەلادا نەمابوو. شێخ ئەحمەد هەتا شۆڕشی 14 تەمووز لە گرتیگەدا مایەوە. نوری سەعید باوەڕپێکراوێکی خۆی ڕاستپەرد نامێکی پاڕانەوە بۆ وەیسی عەبدولئیلا بنووسێ. پەشیمانی خۆی و دڵسۆزیەتی بۆ تەخت و حکومەتی بەغدای تێدا بەیان بکە و بەڵێنیش بدە بە ناوی خۆی و هەموو پیاوانی هۆزەکەیەوە دڵسۆز بن و داواش بکە بردننی گشتیان بۆ دەربچی. شێخ ئەحمەد ئەمانی بەتوندیدایە دواوە و گوتی دەزانم بڕیاری خنکانم بۆ دەرچووە. من ئێستا و هەموو کاتێک ئامادەم بەرەو پیری مردنەوە بچم. هیچ لەوانەی کردوشمە پەشیمان نیم. لەبەروی ئەرکێکی ئاینی و نیشتیمانی بووە. هیچ جار بۆ خۆم ڕەوان نابینم داوای بردن لە یەکێکی بەکرێگیراوی ئینگلیز بکەم. من داوای بردن لەخوا نەبێ لە کەس ناکەم. بەڵێ شێخ ئەحمەد لەوانە نەبوو لە مردن بترسێ. ئەوشتی باوەڕی پێی بووایە بە هەڕەشەوازی لێ نەدەهێنا. ڕاستە دەوێ با جۆرێک تەماشای ژیانی دنیای دەکرد کە مایی هەڵوێستی سەربەرزی و شانازیە. گوتیان کاتێک نوری سەعید ئەو وەڵامەی پێگەشتووە گوتی کەواتە پێی بڵێن با لە ژوورەوە دانیشێ هەتا دوایی دێ. شێخ ئەحمەدیش لەسەر ئەم قسەیە گوتبووی من لێرەدا دەنیشم تا دوایی نوری سەعید دێ. هەرواش بوو. بارزانیەکان دوایەوەی زیاتر لە 8 ساڵیان لە گرتیگەکانی بەسڕە و مووسڵ و بەغدا تەواو کرد بەر بوو. ساڵی 1950 جگە لە ژمارەیەکی کەم کە مەترسیان لێ دەکرا ئەوانی تر ساڵی 1953 بەردران. ڕێگە درا بگەڕێنە ناوچەی بارزان. بەڵام شێخ ئەحمەد و خزمەکانی هەتا ساڵی 1958 هەر بە دوورخراوەی مانەوە و پاش شۆڕشی 14 تەمووز گەڕانەوە.